سڵاوتان لێ بێ خۆشەویستانی گەڕامیدیا هەموو جارە من یەکمان شێ دەنووسەمە عەزیمزادە دەرکەوتەوە کە دەرکەوتەوە کاکەزای بۆ ئەوە خەڵک تامەزروێ کارڕۆتەوە ڕۆژی سەدان تەندەبوون بۆم نەکرێ کەی محەممەد عەزیمزادە کاکە ئەوە لێرەیە ئەوە ژمارەی تەلەفۆنەکە شێسان دەچم دەخوامێن یاگەر ئاغاستی قوتێتی ژمارەی تەلەفۆنی عەزیمزادە چەندە؟ 0 ئەوە لێرەیە دوایش بۆتان نووسم بە نووسین ئەتەگلەی مەکەن جاری وایە بەخواست سعاتێکی شەو دوو شەو تەلەفۆن بۆم نەکرێ ئەوە عەزیمزادە لەکوێ هێڵم کاکە ژیان ئەبزارە ڕۆشتەوە بۆ ساین قەڵاو بۆ بەڵگەرێتەوە ئینشەڵا لەگەڵ کاستێکی ڕێحانیە کێنەوە بۆ کوردستان کێنەوە بۆ ئەم شارێکوە سلێمانی ئەوەیە دەکەنەوە ئەوە سان بەخۆشیەوە چکە لەم لێگوژەیە ڕەنگە سبەینێ بەنامێکی زۆر جوان بکەین بەڵام ئێستا چەند گۆرانێک هەر بەخۆشیە لێن با دڵ و درونتان پارا بێتەوە بەڕاستی
بۆ تیشک و چاو زولفەتێک لاوەکەدەیامان قەت بە دڵ ڕق باسم نەکرد نەمزڕان دواناوەکات شێتی کردم عەقڵی بردم تا لارەخوا پێداوەکەت بۆ مەغروری نام دوێنێ خەن نابینێ چاوەکەدەیامان ئەرێ وای سیری کرد بۆ بزێنێ
سوای شەکەم ماوە لە خزمەتەوە ئەو ژمارەکەی ئاغای عەزمزادە کەڵەم دەرکەوتەوە ئەو بۆ کەسانی کە زوو هەڵە پرسن لە کوردستان ئەنجار رستێنانین بەم ژمارە مۆبایلەتان پەیوەندی پێ بکەن ئەگەرتانێ ئەوە شانسانە بێ کوێمە لە نزیکەوە گوێتان لەو دەنگە خۆشە و دەم ئەسپە خۆشە و دەم مۆسیقا خۆشە بێت ئەتوان پەیوەندیکەن بە ژمارە مۆبایلی 0 525 42 74 لێرن کاکە ئەوە ژمارەی کاکەستی خۆم کاکە ئاغای عەزمزادەیە جا خۆش ویستانێک شتەیە کاکە پێنجوێنی هەیە لە من گەنجترە بەس پێڵەن مامە پیرەکەی فەیسبوک ئەنجا کاکە عەزمزادەش پێڵەن مامە پیرەکەی بڵێ گۆرانی بێژ بەڵام بەخوا پیرنی لای من زۆر گەنجە بەهێشتیش ناسراوە حەزەکەم خۆی هەر وەک بە حەگایەتەوە وەتانەجێڕێتەوە ئەمان ڤێرژنی 2022 ئێستا ئەمڕۆ نووسیمە ئەتۆم نایە حەزەکەم تازەی کاتەوە چونکە بە سەرهاتەکەی باسی وەک وایە باسی خۆی بێ خۆ ڕەنگە شعرەکەی خۆشی نەبێ بەس بۆ خۆیە بەدەمیەمەوە خۆشە ئەڵە بە کچێکن و ئیشتیام لێت فەرمووی مامە پیرە شێتە حەزەکەم خۆتان بێ حاكم حكمه إذا كان يزرع إمكاني زول لاغا كان متوجه أم شعر نبن منظوري تشاو بروي الله لجير ساي برو كدا تشاو حكمرانية كتا مشاهدة سيركا بلا دعايش عليه لجير ساي دختي شمتا بلوتي عليه حاكم بدم عليه حاكم حكمي يعني قساكا براستي كردي زور دولة من دا بلام ئێمە هەچێک ئەنتە مەشاکەین زۆر لە ئاغاکان خراپ بەرداشتەکەن پێیان وایە ئێمە مەنزورێتترمانەیە نابابەت شتەکە ئاوایە مامۆستاجان مامەدیاری دڵی بە ئەمان دکتۆرێکی شوێ ناوێتی
دستم دقشتا تو خدایا لما برسي أمكارا للبهايا يكي مرسى لقال ياري مشادي يكي برسي ولاني مبتلايا أتم ناوي متم ناوي دوسم هيا أتم ناوي تازل وآخري عمر مدى ضلي خومنا خمانا منجي شواردا بويا دايم زيادة كاو أشنية تواو منجي شواردا بويا دايم زيادة كاو أشنية تواو تاكو جواني خوي وكرو توبرازين تواو هيا ديدقات شواردا هميشا وتينا قابتو زال داخا وردا كمكاو أتواوا أمان بلاكي بابم تاكي ابن الام
سامرية جوتي بوزي سوري بيا بيولين أو غلامي وانشيا سار شجن وردي مرولي وأهلي شوقي زراكت داية لأجنب يزيد يميرين ناتوان بيران يزيد يميرين ناتوان بيران زلالي تندبك زالي ماشي وشاري بينه وبين الله لا بلي خساري بينه وبين الله لا بلي خساري خۆشەویستانم یەخوا بەخێر بێنە جاران عەزیزانە و ئاغای سید ڕێحانی و کاکە دیاری باڵەبان و کاکگورانی خۆشەویست و هاوڕێم خۆشەویستان سوات بۆ کاتی کە بەلامانەوە بینەرێکی زۆر باشە بوو هیوادارم دڵیەوەمان خۆش کرد بێت لەناو هەموو کۆمنتەکانە دوای جوابی هەموویەمەوە بەس ئازاد قەرەداغی و نەرمەندی خۆشەویست لەولێرەوە پرسیوێتی ئێوە دەرمان بوون بۆ ئەم خۆڵبارینە ئەمڕۆ تەمە خۆڵبارینە بە ئەمری وەخوا هیچ خۆشی نەماوە لەم سەر ڕووی زەمینەیە مەسەلەن ئەوە هەموو وڵاتەکان ڕۆژهەڵات و ڕۆژە هەموو تێک بوو قەیرانە و دنیا و خۆڵبەسەری بەس ئێمە توانی بێتان دڵیەوە خۆش بکەین ئەوە ئەمان جێمەیە خواتان